ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 3 جانیوەری 2025 تان پێشکەش دەکەین. لە 20 تەمووزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور لە پێناوازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئشکگیری دەستی پێکردووە و 508 ڕۆژە بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 104مین دەستیان بە چالاکی کردو. مەراسمی گۆڕینی ئشکگیری لە گروپی 103مینەوە بۆ گروپی 104مین لە بارگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور با خولەکێک ڕێزگرتن لا گیانی پاکی شەیدانی تەفگەری ئازادی دەستی پێکرد و چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو. دواتر گروپی 104مین ئشکگیریەکەیان دەست پێ کرد. شاندی دەمپارتی کە هەریەکە لە پەروین بولدان و سری سورەیە ئوندور لەگەڵ سیاسەتمەدار ئەحمەد تورک سەردانی سەرۆکی پەرلەمانی تورکیا نۆرمان کورتولموشیان کرد و هەروەها دەوڵەت باخچەلی. هەریەکە لە کۆبوونەوەکان لە کاتی جیاواز و داخراو بە شێوەی داخراو بەڕێوە چوون. سری سورەیە ئوندور ڕایگەیان لە کۆبوونەوەکاندا باسی پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان کراوە و دەشڵێت کۆبوونەوەکانمان بەردەوام دەبێت و ڕۆژی دووشەممە سەردانی جەهەپە و ئاکپارتی و حیزبەکانی دیکەی پەرلەمان دەکەین. هەروەها ئاماژەی بەوەش کردووە سری سورەیە کاتێک کۆبوونەوەکان تەواو بوو کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ ڕاگەیاندنی ئەنجامی کۆبوونەوەکان ئەنجام دەدرێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لەبارەی چالاکیەکانی گەریلا و هێرشا داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیایی لە دژی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە گەریلا لە ڕۆژانی 27 تا 31 کانونی یەکەم چوار چالاکیان لە دژی سوپای تورکی داگیرکە لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی بەهار و گردی جودی لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ و هەروەها گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینە لە هەرێمی مەتینە و گۆڕەپانی بەرخۆدانی لۆلان لە خواکۆرگ ئەنجام داوە. هەپەگا ڕاشیگەیان لە ئەنجامی ئەو چالاکیانەی گەریلادا لە گردی جودی 40 کیلوگرام تەقەمەنی داگیرکەران لە ناو براوە و چەندین جار جوڵەی داگیرکەران لە هەرێمەکان وەستێنراوە. هەروەها هەپەگا ئەوەشی خستووەتە ڕوو لە ڕۆژانی 29 تا 31 کانونی یەکەم تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی زاپ و جودی لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ 8 جار و تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی شیلازێ لە مەتینە 24 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون. هەپەگا باسی لەوەش کردووە لە ڕۆژانی 29 کانونی یەکەم تا 2 کانونی دووەم گۆڕەپانی بەرخۆدانی شەهید شەریف بەرپزن خنێرا لە هەرێمی خواکورک و گۆڕەپانەکانی دیرەشێ مژێ گردی ڕەشید و گردی زەنگەل و دەشتی کافیا و هەفتە باخ و زیفکێ لە هەرێمی گارە و هەروەها گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی جودی و گردی بەها لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ گۆڕەپانەکانی بەرخۆدانی شیلازێ لە هەرێمی مەتینا باگشتی 26 جار ئەو شوێنانە بافڕۆکەی شەڕ بردومان کراون. هەروەها 31 کانونی یەکەم گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ 14 جار بە هێلیکۆپتەری هێرشبەر بردومان کراون. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا ڕایگەیاند دەوڵەتی تورکی داگیرکەر باچەتەکانی لە ئۆزبەکستان، تورکستان و چچەن کە بە ناوی حوراس ئەلدین بەڕێکخستن کراون هێرشی کردوتە سەر بیابانی منبەج و بافڕۆکەی بێفڕۆکەوان بردومانی بەنداوی تەشرین و دەوروبەری دەکات. قەسەدا دەربارەی هێرشی چەتەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر لە سەرگوندەکانی منبەج و بەنداوی تەشرین ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژە بەوە دەکات
دەکات بەرە بەیانی ئەمڕۆ با پشتگیری 5 فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکی داگیر کرد تانک و چەتەکان هێرشیان کردە سەر گوندەکانی عەتشانە و گوندەکانی تر لە باشووری ڕۆژهەڵاتی شاری منبەج و شەروانان تەواوی هێرشەکانیان تێکشکاند. هەروەها دەیان چێتە کوژراون 2 تانک و 2 ئۆتۆمۆبیلی دۆشکە هەڵگریش باگشتی 6 ئۆتۆمۆبیلی سەربازیش تێکشکێنراون. ناوەندی ڕاگەیاندنی قەسەدە دیمەنەکانیشی بڵاو کردوێتەوە و لا دیمەنەکاندا دەردەکەوێت لا گوندەواری منبەج و دەوروبەری بەنداوی تەشین وەڵامی توندی چەتەکان دەدرێتەوە هاوکەل لە دیمەنەکاندا بە ئامانجگرتنی چەتەکانی دەوڵەتی تورک و ئامرازەکانیان ئاشکرا دەبێت. پێشتر ناوەندی ڕاگەیاندنی قەسەدە دیمەنی تێکشکاندنی زرێپۆشێکی لەلایەن یەکینەکانی شەید هارونیشەوە بڵاو کردبووەوە. فێدەراسیۆنی نووسەران و ڕۆژنامەنووسانی سربەخۆ ناسراو بە ڕونوس لە دەژی داخستنی کۆمپانیای گزنگی بەرەبەیان بۆ بەرهەمهێنانی کاری میدیایی ڕاگەیاندراوێکی ناڕزایەتی بڵاو کردەوە و ئاماژە بەوە دەکات ئەم کارە نایاساییانە پێشلکردنێکی ئاشکرای دەنگی ئازاد و دەنگی ژنانە. ڕۆنوس لە ڕاگەیاندراوەکەی خۆیدا ئاماژە بەو خاڵانە دەکات کۆمپانیای گزنگی بەرەبەیان لە ڕاگەیاندراوێکدا بۆ ڕایگشتی ئەوەی ئاشکرا کردبوو کە هێزەکانی ئاسایشی سلێمانی پشت بەس بە بڕیارێکی ئەنجومەنی دادوەری عێراق هەستاون بە داخستن و دەست بە سەرداگرتنی کۆمپانیاکەیان و ژمارەیەک دەستگای تری میدیایی کە کاریان بۆ کاناڵی ژن تیڤی کردووە. هەروەها ڕاگەیاندراوەکەی کۆمپانیای گزنگی بەرەبەیان کە کار بۆ کاناڵی ژن تیڤی دەکات ئاماژەی بەوە کردووە کە هێزەکانی ئاسایشی سلێمانی بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەکی پێشوەختە و بەبێ هیچ بڕیارێکی دادوەر چوونەتە سەر دەستگاکە و دایانخستووە. هەروەها ڕاگەیاندراوە کبکردن و هەوڵی بێدەنگکردنی دەنگی ئازاد و بە تایبەت دەنگی ژنان لە هەر کوێیەک بێت جێی شەرمەزاری و باتوندی سەرکۆنەی دەکەن. دوای ڕووخانی حکوومەتی بەشارە سەد و گرژی و ئاڵۆزیەکانی سووریا چین و توێژە جیاوازەکانی باشووری کوردستان بەردەوامن لا پشتیوانی دروستکردنی کامپین بۆ ڕۆژاوای کوردستان و لەو چارچەوەیشدا چالاکوانان و ڕۆژنامەنووسانی هەڵەبجە دەڵێن دەبێت دەوڵەتی تورک بزانێت کورد لا ڕۆژاوای کوردستان دیفاکتۆیە و خاوەنی هێژمۆنی سیاسی و سەربازی خۆیەتی. دابشکاریەک لە ناوچەکەی ئێمە بەڕێوەیە ئەوەی کە سنتەرێک و جەمسەرێکەیە کە باس لە سەر لە نوێکردنەوەی خۆڵاتی ناوەڕاستەکە پلانێکی هەیە. رووسیا وڵاتانی چین و ئەو لایەنەکانی کە ئەوروپا بە هەمان شێوە نەخشە بۆ چون و لەگدانەی خۆیان هەیە. بۆیە هەفتەی پێشوو ئەوەی ڕوویە لە سووریا کاتێکی موقعێکی دیاریکراوە بوو بۆ ئەوەی کە دەست پێ بکەن دایانی کەم لە خاڵێکە لە سووریاوە دەست پێ بکەن. بەڵام بارودۆخی سیاسی ئێستای سووریا نە ئارامتر لە هەر کاتێکی لەبەرەوەی کە ڕاستە بە زۆر لە زۆرەکان ئەسەد ڕۆی بەڵام حکومەت و دەسەڵات و ئەو هێزانەی کە لە سووریان ئێستا هێشتا لەو چوارچێوانین کە بتوانن ئومێدێکیان پێ ببەسرێ بە تایبەت ئەو هێزانەی کە سەر بە تەیاری ترۆریست و بارحاڵ هەندێ هێزی منتیقەی و ناوچەیەوە هەن ئەگەری هۆی بارودۆخەکەی سووریا لە گرێژنە بەرن و بیکەن بە شەڕێکی ناخۆی گەورە. بەدڵنیایی ئێستا بارودۆخێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتۆتە ئاراوە و خۆشبەختانە کورد ئێستا لە ناو مەعادەلە سیاسیەکان و لە ناو میدیاکان و لە ناو توێژینەوە سیاسیەکان و لە ناو مێزی گفتوگۆی لایەنە زلهێزەکانی جیهانایە و بەدڵنیایی ئەمڕۆ ڕۆژ ئاوا ئەتوانم بڵێم کوردی بردۆتە قۆناغێکەوە کە ئەتوانم بڵێم وا پێناسی بکەم کورد لەسەر تاڵاموویەکە ئایا ئەم تاڵەمووە تۆ چۆن ئەتوانی پەیوەندی دیبلۆماسیەکانی خۆت و کارکتەرە سیاسەکانی خۆت و توانە مرۆیەکانی خۆت توانە سیاسەکانی خۆت دەخەیتە گەڕ بۆچی بۆ بەدەستێنانی ئەو دەستکەوتە مێژوویی کە ئێمە بە سەدان ساڵە ئەمانەوێ کورد مافەکانی خۆی بەدەستبێنێ ئازادیەکانی بەدەستبێنێ و ناوچەیەکی ئارام و ژیانێکی شایستێ بێت وەکو ئەو میلەتانێک کە ئەمڕۆ لە جیهانە دەوڵەتیان هەیە و بە جۆرێک لە جۆرەکان لایانی سیاسی و جیۆپۆلیتیکی خۆیان پارێزراوە. بۆیە لەبەرەوەی کە ئەمڕۆ ڕۆژ ئاوا ئەتوانم بڵێم کلیلی
چارەسەری ئەو قۆناقی ئەمڕۆی کوردە کە ئەتوانێ سەدەیەکی تازە لە ژیانی سیاسی خۆی، لە ژیانی ئابووری خۆی، لە ژیانی کۆمەڵاتی خۆی بکاتەوە بە بەڕووی خۆی بەڕووی جانیشە. تایبەت بە پێشلکردنی مافەکانی مرۆڤ لە ساڵی ڕابردوو لە ئێران راپۆرتێکی تایبەت بڵاو کرایەوە و بە پێی زانیاریە تۆمارکراوەکان لە ناوەندی ئامار و بەڵگەنامەکان لە ماوەی ساڵی 2024 901 بەندکراو لە ئێران لە سێدارە دراون و 339 کۆڵبەر کوژراون یان بریندار کراون. هەروەها 57 هاوڵاتی قوربانی تەقینەوەی مین و مادە تەقینەوەکان بوون و 22 بەندکراو لە باندینخانەکانی ئێران گیانیان لەدەستداوە. هەروەها 1235 هاوڵاتی کە ناسنامەیان ئاشکراکراوە دەست بەسەرکراون و 33 چالاکی سیاسی و ناڕازیش سزای لا سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە. هەروەها 468 چالاکی سیاسی سەرجەم سزای 1684 ساڵ و 8 مانگ و 20 ڕۆژ بەندکران و 94 ساڵ بەندکرانی هەڵپەسێردرا و لێدانی 2548 قامچیان بەسەردا سەپێنراوە. با پێی راپۆرتی کۆڵبەر نیوز دادگای لێکۆڵینەوە 7 چالاکی کرێکاری و ژینگە پارێز بەم زوانە لە دادگای گشتی و شۆڕشی سنا بەڕێوە دەچێت ئەنجام دەدرێت. بەرەبەیانی ئەمڕۆ ئیقبال شەبانی، فەردین میرەکی، سید خالد حوسێنی، شەیس ئەمانی، فەرشید عەبدوڵڵاهی، سوسان ڕازانی و جەمال ئەسعەدی بانکێشتی لقی دووی لێکۆڵینەوەی دادگای گشتی و شۆڕشی سنەکراون. بەپێی ئەم بانکێشتە داوا لەم چالاکانە کراوە کە لە ماوەی 5 ڕۆژدا بەمەبەستی بەرگریکردن لە خۆیان سەبارەت بە تۆمەتەکانی تێکدانی نەزمی گشتی و بانگەشە لە دژی نظام لەم ناوەندا ئامادە بن. جێ ئاماژەیە هەریەک لەم چالاکانە لە ڕابردووشدا بەهۆی چالاکی کرێکاری، کۆمەڵایەتی ژینگەی و مافی ژنان و ئەزمموی دەست بەسەربوون و سزادرانیان هەبووە. درەنگانی شەوی ڕابردوو سوپای ئیسرائیل چەند ناوچەیەکان لە باشووری شاری حەڵەبی سووریا بردومان کرد و 7 هێرشی بەرفراوان ئەنجام دراوە. تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر زیانەکان دیار نییە. هەروەها میدیا سووریەکان ئاماژیان بۆش کردووە هێرشەکانی ئیسرائیل بریتی بوون لا بە ئامانجگرتنی فڕۆکەخانەکانی سووریا و کۆگاکانیان، فەوجەکانی فڕۆکە، ڕادار، وێستگەی سیگناڵی سەربازی و چەندین کۆگای چەک و تەقەمەنی لە شوێنە جیاوازەکان و لە زۆربەی پارێزگاکانی سووریا چالاکیەکە ئەنجام دراوە جگەل لە ناوەندەکانی توێژینەوەی زانستی کە لە ئەنجامدا بە تەواوی لە ناوچوون سیستەمی بەرگری ئاسمانیش لە کارکەوتووە. بە پێی ئامارێکی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد تا ئێستا 498 هێرشی ئاسمانی لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیلەوە بۆ سەرخاکی سووریا ئەنجام دراون. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ هاوتا فەڕەنسیەکەی ژان نۆیل بارۆ ئەنجامدا و باسییان لە مەترسیەکانی پاراستەندنی ناسەقامگیری لە سووریا کردووە و لە نێویاندا مەترسیەکانی داعش. هەروەها مەسیو میلەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ بلینکن و بارۆ باسییان لە ڕێگاکانی یارمەتیدانی گەلی سووریا کردووە بۆ ئەوەی دەرفەتی بنیاتنانی داهاتوێکی باشتر بۆ ئەو وڵاتە بێتە دی. لە هەمان کاتدا باسییان لە کەمکردنەوەی مەترسیەکان کردووە لە نێویاندا مەترسیەکانی داعش و میلەر دەشڵێت هەردوو وەزیری فەڕەنسا و ئەمریکا باسییان لە پێویستی پرۆسەی گواستنەوەی هەمەلایەنە با سەرکردایەتی سووریا کردووە. هەروەها بلینکن جەختی لەسەر پێویستی ڕێزلێنان لە هەموو پێکاتەکانی سووریا و پاڵپشتی لا یاسا مرۆڤیان نێودەوڵەتیەکان و گرتنابەری هەموو ڕۆژێنێکی خۆپارێزی پێویست بۆ پاراستنی هاوڵاتیانی مەدەنی و کەمینەکانی کردووە. کەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.